دلیل لەسەرەوەی کە دەستنوێژ واجبە ئاەتی قورئان و هەروەها حەدیثی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام و هەروەها ئیجماعی علەما. لە قورئان خوای گەورە دەفەرمێ یا ئەیها الذین آمنوا إذا قمتم إلى الصلاة ئەی ئەوانە ئیمانتان هێناوە کە هەڵسان بۆ نوێژ فاغسلوا وجوهكم دەستنوێژ بگرن. دەستنوێژەکە چۆن دەگرن؟ فاغسلوا وجوهكم دەم و چاوتان بشۆن وأيديكم إلى المرافق هەردوو دەستیشتان إلى لێرە بە معنای مەعەدێ إلى المرافق يعني مع المرافق ولا زمانی عەرەبیدا وشەی إلى بە معنای مع هاتووە حتى لە قورئانیشدا خوای گەورە دەفەرمێ ولا تأكلوا أموالهم إلى أموالكم يعني مع أموالكم پارەی هەتیوەکان مەخۆن لەگەڵ پارەی خۆتان نابێ پارەی هەتیو بخورێت. إلى يعني معه وأيديكم إلى المرافق واتا دەستەکانیشتان مع المرافق إلى بمعنى معه وامسحوا برؤوسكم ومسح سەریشتان بکەن تفصيلەکەی دێت وأرجلكم إلى الكعبين نيفرموا أرجلكم إلى الكعبين وهردو قاچەکانیشتان تاوەکو قاپەکانتان گوێزینگتان ئەوەش بشۆن باش. كواتا إذا قمتم إلى الصلاة فاغسلوا فتوضأوا على هذه الكيفية وعلى هذه الصفة. أما أمري خواي پەروەردگارە إذا قمتم إلى الصلاة أمريكا مقيدة بزمانكوا ومقيدة بفعلكوا فعلك صلاة زمنكش عند القيام إلى الصلاة كي واجب دبه كاتي كذا تبي هەڵسی بۆ نوێژ با بڵێن سەعات 12 نوێژی نیوەڕۆ دەبێ کەواتە کاتێک کە تۆ دەتەوێ هەڵسی بۆ نوێژ واجبە لەسەرت دەستنوێژ بگریت. بەڵام ئایا واجبە لە سەعات 11 وەرەگرم؟ نەخیر دەستنوێژ واجبە بەڵام لە سەعات 11 نا زووتر بگری دایم دەستنوێژ دەبێ کارێکی باشە. بەڵام کەی واجب دەبێ زەمەنەکەی إذا أردتم القيام للصلاة. حديث وقوله صلى الله عليه وسلم لا يقبل الله صلاة بغير طهور ولا صدقة من غلول. خواهي قولا هیچ نوێژی قبول ناکا بێ دەستنوێژ لا يقبل الله صلاة من أحدث حتى يتوضأ هەر کەسێ دەستنوێژی بشتێت خواهي قولا نوێژی لێ قبول ناکا تاوەکو دەستنوێژ نەگرێتەوە. ولم ينقل عن أحد من المسلمين في ذلك خلاف لهيج مسلمانێکی شەوە لە هیچ عالمێکی شەوە نەقڵ نەکراوە خلافی ئەم بابەتە واتە زانایان بڵێن دەستنوێژ واجب نییە.